لەگەڵ میوانەکەم گفتوگۆیان بابەتە دەکەم بەڕێز دکتۆر جەبار قادر شارەزا لە کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەمستردامەوە لەگەڵما. دکتۆر جەبار سپاسکە لەگەڵ کوردستان 24. ئەمەی بزانم کە ئەم ململانیانەی کە ئێستا پەرەی سندووە بە هێرشی ئێران و ئیسرائیل بۆ سەر یەکتر پێت وایە دۆخی ناوچەکە بەرەو کوێ دەبات؟ ئایا دەوەستێت یا زیاتر پەرە دەسێنێت؟ کاتتان باش، زۆر سپاس. ئەوەی ڕاست بێ لەلایەکەوە ئیسرائیل دەیەوێت زۆر زوو تەواوی بکە، بەڵام دەشزانێ کۆمەڵێ زۆر شتی لە پێشە دەبێ لە نێویان ببا بۆ ئەوەی کە ئەو مەترسیەی کە دەڵێ یعنی مەترسیەکی ژیانیە بۆ دەوڵەتی ئیسرائیل ئەوە لە نێو بووە، بەڵام هەرچی ئێرانە هەرچەند پێی بکرێ ڕنگ بێ لە قازانجی دابێ کە مەسەلەکە درێژ بکاتەوە، چکە ئەو بەرگە دەگرێ، یعنی وەکو دەوڵەتێکی دیکتاتۆری، وەکو ڕژێمێکی دیکتاتۆری کە خەڵک زۆر لێی ناڕازین، بەڵام خەڵک ناتوانێت ئەمە زۆر بەڕوونی دەرببڕێ، ئەو دەتوانێت بۆ ماوەیەکی دوور و درێژ بەرگە بگرێ. بەڵام بۆ ئیسرائیل وەکو وڵاتێکی دیموکراسی هیچ نەبێ بۆ گەلەکەی خۆی ئەوە زۆر زەحمەتە بێ ئەگەر درێژە بکێشێەوە، ئەگەر ژمارەی کوژراوەکان و ژمارەی وێرانکاریەکان زیاتر بێ. لەبەرەوە ئێمە لە نێوان دوو استراتیژیدان، بەڵام ئەوەی گرنگە ئیسرائیل دەگەڕێ بە پێی ئەو نەخشە و خشتەیەی کە دایناوە شوێنە استراتیجیەکان، ئەوانەی پەیوەندیان بە چەکینە بە بڵێن پرۆژەی چەکی ناوکی وایە، سەربازگەکان، بنکە سەربازیەکان، و لە دوای ئەوانە دوای ئەوەی ئەمە تەواو دەبێ ئەو کاتە لە ژێرخانی ئابووری و وزەی ئێران، هەرچەند لە باری وزەوە هەڵبەتە زۆر ئاگادارە، چونکەنەکەوە کێشەیەک بۆ جیهان دروست بێ بەهۆی بڕینی نەوتەوە و غازەوە، چی بەوەی کە ئەو پێگانە لێ بدرێن، وەچی بەوەی کە ئێران هەڕەشەکە تەنگەی هورمز دابخات. لێرە بارەکە دەتوانێت ئاڵۆز بێ لە دەست دەرچێ و زۆر لایەنی تری تێوە بگلێرێ ئەگەر ئێران بگاتە ئەوەی کە باشە. دکتۆر جەبار، پێت وایە کە ململانەیە بەشێکە لە کێبڕکەیەکی جیۆپۆلۆتیکی گەورەتر لە ناوچەکەدا کە وەکو ئاماژەت پێکرد بەشێک لە وڵاتانی دیکەش لەم ململانیانەوە تێوە بگلن، بۆ نمونە چین و رووسیا؟ بۆ خۆی یعنی لێرە دوو استراتیجیە، استراتیجیەکیان ئەوەیە کە بەنسبەت ئیسرائیلەوە ئێران ئەگەر چەکی کۆمەڵکوژی هەبێ ئەوە لە دژی ئیسرائیل بەکاری دێنێ و ئەمە مەترسێکی زۆر گەورە دەبێت لەسەر ئیسرائیل. بۆیە استراتیجی ئیسرائیل ئەوەیە ئێران و هەر دەوڵەتێکی تر لەوانەی کە دوژمنایەتی ئەوەکەن هەرچی پەیوەندی بە استراتیجی ئێرانیشەوەیە لە 79 دروشمی سەرەکی ئەوەیە مەرگ بەر ئەمریکا و مەرگ بەر ئیسرائیل، و هەموو ڕۆژێ هەڕەشەی ئەوە دەکەن کە ئیسرائیل لە بۆکو دەڵێ لە هۆڵێ ڕادەکەن و لە نێوی دەبن. لەبەرەوە ئەم دوو استراتیجیە. بەڵام بۆ ئێران بەسەرەن 22 دەوڵەتی عەرەبی وازی لە مەسلەی ئیسرائیل و فەڵەستین هێناوە، بۆ ئێران خۆی کردووە بە ساحبی ئەمەش لایەنێکی تری هەیە بەوەی کە لە ڕێگەی ئەم گوتارەوە کۆمەڵێ دەست و پەیوەندی خۆی لە نێوان وڵاتە عەرەبیەکان دروست کردووە، وەکو حزب الله و حوثی و ئەو حەشدانەی عێراق و ئەوە حەماس و هەموو ئەوانە، و ئاژاوەیەکی زۆری لە ناوچەکە نایەوە. لە سەرەتاشەوە ئێران هەمیشە استراتیجیەکەی ئەوە بووە لە دەرەوەی سنوورەکانی خۆی شەڕکە، بەڵام کاتێک لە باڵەکان و لە پرۆکسیەکانی دران و ئەوانە هەمویان بێهێز کران، ئێستا تەنها ئەوەی عێراق ماونەتەوە ئەوان جارجار گوتارێک دەدەن، دروشمێک دەدەن، بەڵام لە ڕاستیدا جورئەتی ئەوە ناکەن هەڵوێستێکی جدی دەرببڕن. بۆیە ئێستا شەڕەکە چووەتە ناو ئێرانەوە. ئێستا پێشەوەی ئێمە پێکەوە ئەم گفتوگۆیە بکەین لە ناوەڕاستی لە جەرگەی تارانە ئیسرائیل لە چەندین پێگەی گرنگی داوە. باشە دکتۆر، ئایا ئەگەری ئاشتی لە نێوان ئێران و ئیسرائیل هەیە، ئێران دەتوانێت بە دیپلۆماسی لەم شەڕە دەربچێت؟ یعنی دیپلۆماسیەکە لەگەڵ ئەمریکا نەک لەگەڵ ئیسرائیلە. ئەگەر ئێستش ئاماژەی وا هەیە کە ئێران داوای کرد بێگوایە لە عەمان داوای کردووە گوایە بە ڕێگای رووسیا و ئەوانەیە کۆمەڵی پەیمانی بەملاو بۆلایان ناردووە، چکە ئێمە دەزانین مەلاکان کاتێک
کاتێک بێتە سەر وەکو دەڵێت تا سەر ئێسخان وەکو خومینی کاسە ژەهرەکە دەخۆنەوە هیچ کێشەیان لەو بارەیەوە نییە. باسی ئەوەیان کردووە کە ئەوان ئامادەن بگەڕێنەوە بۆ وتوێژەکان ئەگەر ئەمریکا ئیسرائیل قایل بکە بەوەی کە ڕاوەستێ، بەڵام ئیسرائیلیەکان پێم وایە وازنایەنن هەتاوەکو ئەو مەترسیە نەبەن، هەرچەند ئیسرائیل بۆ خۆی من کەسێکی سەربازی نیم، بەڵام ئەوانەی لەو بوارە تێدەگەن ئەوە دەزانن کە لە نێوبردننی ئەوەی پرۆژەی ئەتۆمی ئێران بەتەواو بە تایبەتی ئەوانەی کە زۆر لە قوڵایی ئەرزان لەژێر زەویدان، ئەوانە تەنها بە فڕۆکەی ئەمریکی و بەو بۆمبانەی ئەمریکی کە دەتوانن بۆ قوڵایەکی زۆر بچنەوە دەتوانرێت بگرێت لەبەرەوە باشە. بەڵام هەندێک بۆچون هەیە دەڵێن کە ئامانجی ئیسرائیل تەنها لاوازکردنی ئێران و هەروەها وەستاندنی بەرنامە ئەتۆمیەکانی نییە، بەڵکو ئامانجی گۆڕینی هەیکەلی سیاسی و هەروەها دەسەڵاتە لە ئێران. ئایا نزمێکی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕێگەی ئەم ئامانجی ئیسرائیلدا دەڕێژرێتەوە؟ ئایا ئامانجی کۆتایی ئیسرائیل ئەوەیە؟ خۆی هەڵبەتە ئەمە پەیوەندی هەیە بەوەیە چەنێ بەردەوامە بێ. ئەگەر ئێرانیەکان بەردەوام بن لەم هەڵوێستیان، ئەو کاتە لە دوای لێدانی پرۆژەی ئەتۆمێکە و لە دوای لێدانی وەکو دەڵێ ژێرخانی ئابووری تەواوی ئێران، ئەو کاتە دێتە سەر ئەوەی کە هەوڵ بدرێەوە لە ئێستاشەوە، یعنی چی بنیامین نەتانیاهۆ و چی بەرپرسانی تر داوایان لە خەڵکی ئێران کردووە کە لە دژی ئەو ڕژێمە هەڵسن، بەڵام ئێمە دەزانین لە ناو ئێرانە دوو ڕەوت هەیە، هەرچەندە زۆربەی هەرە زۆری خەڵکەکە ناڕازین لەو ڕژێمەوە خواخوایانە ڕۆژێ پێشتر یعنی سەر بنێتەوە بڕوە، بەڵام بەنسبەت هیچ نەبێ فارسەکان و ڕەنگ بێت تا ئاستێکی زۆریش ئازەریەکان ئەگەر یعنی ئەوەی پەیوەندی وەکو دەڵێ بە وڵاتەوە هەیە، ئەو هەستی نیشتیمانیەی کە وایان لێ بکە کە وڵاتەکەیان کە کەوتووەتە ژێر یعنی هەڕەشەوە جۆرێک لە هەستی نیشتیمانیان بریندار ببێ، هیچ نەبێت لە کاتی شەڕە باوەڕ ناکەم هەنگاوێکی وا هەبێ، بەڵام ئەو ڕۆژەی ئێران شەڕەکە دەدۆڕێنێ، ئەنی من پێم وایە ئاسۆیەکی فراوان دێتە کایەوە بۆ لە نێوبردننی ئەو ڕژێمە، یا هیچ نەبێ ڕنگ بێ لە ناو ڕژێمەکە یا کودەتایەک ڕنگ بێ باڵێک لەو باڵانەی کە یعنی بیاوەکو لە پاپۆرەکە پێش ئەوەی پاپۆڕەکە بخینکێ خۆیان فڕێدەنە ناو ئاوکەوە، یعنی ڕووداوی لەو شێوەیە ڕوو بدا. لێرەدا کێشەی زۆر هەیە، چونکە ئەگەر ئێمە سێری ئەگەر ڕێگەم بدەیت ڕنگ بێ دەقیقەیەک لێرەدا یعنی کۆمەڵێ پرۆژە هەیە لەبارەی ئێرانەوە، بۆ نمونە کۆماری ئازەربایجان هەڵوێستی چی ئەبێ بەنسبەت باشووری ئازەربایجانەوە، تورکیا هەڵوێستی چی ئەبێ بەرامبەر بەوەی کە جموجوڵێکی کوردی هەبێ، عەرەبستانی سعودی بەرامبەر ئاهواز و ئەوانە چی دەبێ، بۆیە یعنی کۆمەڵێ پرۆژە لە ئارادان و باوەڕ ناکرێ یعنی هێزێکی ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئامادە هەبێ ئەکسەر جێگاکە بگیرێتەوە، لەبەرەوە ئەمریکیەکان لەگەڵ ئەوەیان نین فەوزایەکی گەورە لە ئێرانە دروست بێ و نەتوانرێت دوایی وەکو دەڵێ کۆنتڕۆڵ بکرێت. باشە دکتۆر، دیارەکە ماوەیەکی زۆرە ئیسرائیل هەوڵی نزیکبوونەوە لە وڵاتانی عەرەبی دەدات، ئەو وڵاتە عەرەبیانش ئێستا بەم شەڕە لە دۆخێکی سەختان. پێت وایە هاوپەیمانێکی عەرەبی لەگەڵ ئیسرائیل دروست ببێت کە هاوسەنگی هێز و هەروەها بلۆکەکان، دابشکردنی بلۆکەکان و جەمسەربەندیەکان بگۆڕێت لەگەڵ ئەم شەڕێکە لەگەڵ ئێران دەستی پێکردووە، داهاتوەکەی چۆن دەبینی؟ پێم وایە ئەو وڵاتانە هەرچەندە بە بەیاننامە و شتی و نیگەرانی خۆیان و لە دژی ئیسرائیل قسەیان کردو، بەڵام لە ڕاستیە و لە کانگای دڵەوە وانین، چونکە هەموویان ئێران بە مەترسی لەسەر هیچ نەبێ وڵاتانی کەنداو من باسەکەم، عەرەبستانی سعودی و ئوردون، وڵاتانی کەندا و تەنانەت مصر، ئەمانە هەموویان پرۆژەکانی ئێران بە مەترسی لەسەر خۆیان دادەنێن، بەڵام نایەنەوێت لەم بارودۆخەیە ببن بە وەکو دەڵێ ببن بە تەرەفێک لەم شەڕەدا، بەڵام زۆریان پێ خۆشە بێ ئەو ڕۆژەی ئێران وا لاواز بێ ئیتر نەتوانێت مەترسی بێ لەسەریان و بەشێکیان ڕێگەیان داوە فڕۆکەکانی ئیسرائیل بەسەر ئەوانە تێپەڕن
يعني لبروا پێم وایە و بەشێکیان يعني وەکو دەڵێ ئۆڕەدی بوونە بە بەشێک لە پەیماننامەی ئەبراهام یا ئیبراهیم و ئەوانشی ماون چاوەڕوان دەکەن کە ئیدی کەسێک نەمێنێ وەکو دەڵێ مزایدەیان لەسەر بکە لەسەر مەسەلەی فەڵەستین و ئەوانە بۆ خۆیان عەرەبەکان ماوەیەکی زۆرە دەستیان لەوە هەڵگرتووە بۆ 50 ساڵ بەکاریان هێنا بۆ مانەوەی ڕژێمە دیکتاتۆریەکان، بەڵام ئێستا تێگەیشتن کە ئەوەی دی کەس لە وڵاتانی عەرەبی ڕازی ناکە. ماوەتەوە ئێران لەگەڵ ئەم مەسەلەیە هێشتا یاری دەکا. هیوادارم ئەم شەڕە ببێ بە کۆتایی ئەوەی کە ئیدی ئەوانش واز لەم ڕێبازە بێنن و خەریکی وڵاتەکەی خۆیان بن و ئەو هەموو ناخۆشیەی بۆ گەلانی ئێرانیان دروست کردووە کۆتایی پێ. باشە دکتۆر، ئەی ڕۆڵی ئەمریکان لەم نێوانەدا چۆن دەبینی؟ هەرچەندە وتوێتی ڕاستەخۆ بەشداری شەڕەکەی نەکردووە، بەڵام بێگومان ئایتر ڕۆڵێکی کاریگەری لەسەر ئەم بابەتانە هەیە. ئەمریکا دەتوانێت چی بکە؟ هەموو ئەو چەکانەی ئیسرائیل بەکارهێنێ بە تایبەتی ئەو چەکە زۆر پێشکەوتووە چەکی ئەمریکان و زۆر لەو زانیاریە هەواڵگریانەی کە لە لای ئیسرائیل هەیە سەرباری ئەوەی کە مۆساد بۆ خۆی بەهێزترین ڕێکخراوی هەواڵگریە لە دنیادا، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەمریکیەکان یارمەتێدەن و هەواڵی زۆریش هەیە کە بەشێک لەو موشەکانەی ئێران کە لە ئاسمان دەکەوێنرێنە خوارەوە ئەمریکیەکان دەکەوێنن. جا ئەمە لە عێراق بێ، لە ئوردون بێ، لە هەر جێگەیەکی تر بێ ئەمریکیەکان بەشدارن، بەڵام نایەنەوێت تاوەکو ئێستا ببن بە بەشێک لە شەڕەکە. بەڵام ئەو ڕۆژەی مەترسیەکە بوومە مەترسیەکی جدی لەسەر ئیسرائیل، هیچ گومانم لەوەدا نییە کە ئەمریکا بەشدار دەبێ. ئەوە لە ئێستەوە مەسەلەن بریتانیا، فەرەنسا، ئەمانە هەمویان ئامادەیان دەربڕیوە کە هەندێک هێز و پاپۆڕشتی وایان بنێرنە ناوچەکە و یعنی بۆ کاتێک کە پێویست بێ بەشداری بکەن. مناڵم هەڵبەتە ئەو ئەزمونەی کە ئەمریکا سوپای هێنا و عێراقی داگیر کرد و شتیوە ئەوە دووبارە نابێتەوە. ئێستا پێویستیش ناکەەوە. ئیسرائیلش ڕۆژێ لە ڕۆژان پرۆژەی ئەوەی نییە بەشێک لە خاکی ئێران داگیر بکە، چکە ئەمانە هین بوونە. ئێستا شەڕەکە بووە بە شەڕێکی تەکنۆلۆژی و شەڕێکی هەواڵگری و لە دوورەوە ئەوان دەتوانن کارەکانی خۆیان بکەن و هەرچی ئەو پێگانەی کە لە ڕۆژئاوای ئێرانن بەتایبەتی بڵێ لە کوردستانەوە لە سەری سەرەوە تاوەکو دەگاتە لە عەرەبستانەوەوانە زۆربەیان هەتاوەکو دەگەنە تەهران و ئێستا ئیسرائیلەکان ماوەیەکە ئەوە ڕادەگەیەنن کە ئاسمانی تارانیان بۆ کراوەتەوە و دەزانن کە لە ناوجەرگەی ئێران ناوجەرگەی تارانیاندا ئەو کاتە دەسەڵاتدارانی ئێران زۆر زووتر یعنی بە خۆیان نادەچنەوە و هەڵوێستەکانیان نادەچنەوە. زۆر باشە، زۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر جەبار قادر، شارەزا لە کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئامستردامەوە لەگەڵ کوردستان 24 بووی.